یەکەمین کاروانی کۆچبەرانی عێراقی گەڕایەوە بەغدای پایتەخت کە لە ماوەکانی ڕابردوودا لەسەر سنوورەکانی بلاڕووسیا پۆڵەندا گیریان خواردبوو بەهۆی خراپی ڕەوشی ژیانیان ناچار بوون بژاردەی گەڕانەوە هەڵبژێرن. السبب طلعتنا من العراق السبب واضح احنا كشباب ماكو فرص عمل ولا اكو اي شيء انه هۆکاری دەرچوونمان وەک گەنجان لە عێراق دیارە ئەویش بێکاری و نەبوونی پشتیوانیە بۆیە ئەو ڕێگایەمان گرتە بەر گەیشتمە بێلاڕووس سوپایە وڵاتە زۆریان ئەشکەنجە دەداین و ئێمەیان دەخستە جەنگەڵێک لە بێ خواردن و ئاو و سەرمایەکی زۆر بوو ڕەوشمان خراپ بوو پارەمان پێ نەما و قاچاقچی ڕازگۆ نەبوو لەگەڵمان بۆیە گەڕامەوە. ئەوەل ما نزمۆن بەلۆروسیین هەرکە گیراین لەلایەن سوپایی بیلاڕووسەوە خراینە سەر سنووری پۆڵەندا خۆراک و ئاو و پارە و مۆبایلەکانمان لێبرا لە ڕۆژێکی زۆر خراپدا بووین دەبراین بۆ سنووری لیتوانیا و لە جەنگەڵەکان لێیان دەداین و دەخرێنە نێو ئاوە و بەجێیان دەهێشتین سەرما کوشتینی سپاس بۆ خوا کە گەڕاینەوە. ویسام قادر یەکێک بوو لەو کۆچبەرانی کە گەڕاوەتەوە باس لە ئازار و ئەشکەنجەی پۆلیسی بیلاڕووسیا دەکات کە مامەڵەی خراپ بووە لەگەڵ کۆچبەران. فشل 7 محاولات وما صارت. حەوجار هەوڵمدا بپەڕێمەوە نەمتوانی ئەشکەنجە و لێدانی زۆر و سەگیان تێبەرداین سوپای بیلاڕووس ئەوەی لە میدیاکان دەبینرا لە چاو ئەوەی بەسەرمان هات هیچ نەبوو بۆیە مەرگمان بە چاوی خۆمان بینی. يعني ما يضربون ما يأذون بس البيلاروس استغلالية. البيلاروس مأساوية جدا يعني مو بس مأساوية. ليش طلعتوا من العراق؟ ڕۆژ لە بێلاڕووس بۆ کۆچبەران نەهامەتیە مردنە ئێمە ئاواتی ئەومان هەبوو لەم وڵاتە دەرچین بۆ ژیانێکی خۆش بەڵام ئەوەی بینیمان زۆر خراپ بوو بۆیە هەرگیز بەم شێوەیە بیر لە کۆچ ناکەمەوە چونکە من ژیانێکی دیکەم بۆ نووسرایەوە کە گەڕامەوە وڵاتەکەی خۆم. والله هواية يعني خاصة بالأكراد كلش هو القافلة مالت الأمن يعني كلش هو هي اللي خربت الموضوع كله. حکومەتی عێراقی بۆ هاوکاریکردنی گەڕانەوەی کۆچبەران بودجەیەکی تایبەتی تەرخان کردووە ڕێو شوێنەکانی گرتووەتە بەر بۆ دابینکردنی پاسپۆرت و فڕۆکەی تایبەت تا ئەوانەی دەیانەوێت بگەڕێنەوە خاکی خۆیان. ئەوانەی خاک و نیشتیمانی خۆیانیان بەجێ هەشت و ڕوویان کردە بیلاڕووسیا بە هیوای ئەوەی کە بگەنە وڵاتێک و ئاوات و خەونەکانیان بەدی بێت بەڵام ئەو دەردەسەری چەند ڕۆژی ڕابردوو بەسەریان هات هەموو خەونەکانیان سڕیە و دووبارە گەڕانەوە ئەو نیشتیمانەی کە لێی هەڵهاتن. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.